سڵاتان لێ ببینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ لە نێو گرم و گوڕی هاندەرانی شاری هەولێرم کە ئەمڕۆ یاریەکەیە، یاریەکی لە نێوان دوویانە هەیە لە ناو یانەکانی شاری هەولێر. بۆ ئەمڕۆ بە پێویستی دەزانم بچمە نێو هاندەران و بپرسم ئەخۆ ڕۆڵی وەرزش لە هەرێمی کوردستان چۆنە؟ هۆکار چییە ئێستاکە کەمتر خەڵکی ئێمە گرنگی بە وەرزشی ناوە خۆ دەدات، ئەوەندەی گرنگی بە وەرزشی دەرەکی دەدات و ئەوەندەی سەیری یاریە جیهانیەکان دەکا، ئەوەندە گرنگی بە یاریە ناوخۆیەکان و گرنگی بە یاریە وەرزشەکانی ناو خۆمان ناکە. ئەمڕۆ دەمهوێت ڕاو سەرنجی ئەوان بگوازمەوە لەسەر ڕۆڵی وەرزش لە هەرێمی کوردستان، تا چەند گرنگی پێدەدرێت، تا چەند گەنجەکان و حکوومەت گرنگی بە وەرزشی هەرێمی کوردستان دەن. بینەر و بیسەری بەرنامەکەمان بن بە ڕاو سەرنجی ئەو چەماوەڕێی کە لێرە دانیشترا بۆ ئێوە بگوازمەوە. بینەرمان بن. ئێستا کە وەرزش چۆنە بین ئێوە زۆر خراپدا دەیبینم. لەبەرچی؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. لە چەند ساڵانی پێشووتر هەز ناکەی؟ پێشتر باشتر بوو. بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە ئاستەنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە، هۆکاری تایفیش هەیە، هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگێکی ئەو توی پێ نادرێت. وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێت تۆ پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بۆ نەوعی نییە کە باس بکەی دەستخۆشیان لێ بکەی برێن وەڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە. ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمی ئەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادمیای خۆیان دەبەستن، نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن. ئێوە وەرزش دەکەن ڕۆژانە وەرزش ئەنجام دەدەیێتەوە؟ بەێ وەرزش چۆن دەبینی لە ئێستاکەدا وەرزش چۆنە؟ وڵای وەرزش لە کوردستان تا برێم نەگەیشتە ڕادەی ئەوروپا تا ئێستا ئەنی هێشتا برێم ببرە پێش تۆ بەرە هێشتا تا بە تاوت نەچە پێش. وەرزشی ئێستای کوردستان بەدڵە ینی لە ئاستێکی باشدایە؟ ناوە بۆ ڕێز لە وەرزشوان ناگیرێت چۆنە؟ بەرەوە ڕێز دەگیرێ بەس ئێستا ئەوە نادی متاخیری کەمە ناوەندی لە متاخیری دانەیە، یعنی جێ لاعیبەکە نازان تاوە پڕکەنەوە. ینی کێشەی ئێمە کێشەمان تەنانەت لە تەشکیلەی یاریەکانی شەیە؟ ئەرێ وەڵا تاوە زەق دیارە. خۆ دیاری دەکەی؟ بەڵێ. چۆنە ئێستاکە تا چەند خەڵک گەرم گوڕی هەیە بۆ وەرزشی ناوخۆ؟ وڵا باش باشە، زۆربەی باش ئێستا. تۆ یاری دەکەی؟ بەڵێ یاریزان یانە پێشمەرگەی و لێرە. یاریزان پێشمەرگە. باش ئێستاکە وەرزش چۆنە بین ئێوە زۆر خراپدا دەیبینم. لەبەرچی؟ هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. لە چەند ساڵانی پێشووتر هەز ناکەی؟ پێشتر باشتر بوو. لەبەرچی ینی هۆکار چێکە باشتر بوو ئێستاکە ینی یاریزانی باشەیە بەس گرنگیان پێ نادرێت. ئەنی گرنگی بە یاریزانی خۆمان نادرێت؟ نادرێت ئیلا یاریزانی دەرەوە دێنن. لەو ماوەی گلەی دەکرا کە هیچ یاریزانێکی کورد لە ناو یانەکانی عێراق نییە، لە ناو متەخەبی عێراق نییە. هیچ هەیە؟ نەبوو. هۆکار چییە بەڕای تۆ؟ هۆکار زۆر هۆکار هەیە، لاحیبەکانی خۆمان زۆربەی زۆری زغارە چێژ ژنێرگە لە چێژ لەگە ڕێزم بۆ یاریزانەکان درەنگ نووسن هەموو شتێکە، بەس یاریزانەکانی تری خۆلی عێراقی وانینە. باشە لە ڕووی داراییەوە ئێوە چۆنن؟ هیچ هاوکاریەکی دارایی دەکرێن؟ بەخۆیانی پێشمەرگی هەولێر باشە یانەکانی تریش نازانم چۆن. بەڵە گرنگی درێتن پێم وایە بەڵام وەکو پێویست نییە هێشتا ناوێتی. یاریزانەکانمان چۆنن؟ ئەگەی بێ و ئەویان بدرێتێ یاریزانی زۆر باشمان هەیە لە خولی کوردستان بە تایبەتی زۆر لە یاریزان بێگانەکانش باشترنکەوە یانەکان ئەتمادیان لەسەر دەکەن ئێستاکەوە. چەند ساڵات و بینەری وەرزشی ینی متابعی وەرزش دەکەی وەکو خۆت؟ وەکو خۆم وەڵاهی ماڵی شەستم پێکەم لە 75 یاریزان بوویمە لە 80 لە هەولێر وەکو معادل وەکو یاریزان وەکو هەندێک لە یاریگەکان بوویمە. باش ئێستا هەز دەکەی وەرزش لە هەولێرەوە بە تایبەت لە هەرێمی کوردستان بەگشتی بەرەو پێش چوونێکی بەخۆی بینیوە؟ نەک تەنها لە هەولێر بەشکل لە قەزا و ناحیەکانش تیپی واوە پێدا دەبیتن لەو احتمالات 2 ساعت کە ئەوان منافسە دەکەن لەو ملافسات، ینی بۆ نمونەوە ئاکرێ دەربەندی خان 3 سادق لەوانەیە 3 ساعت کە ئەوانە بێنە ناو منافسەکان و ئەوتر بیتن. ینی باشە گرنگی بە وەرزشدان باشە لە ئاستێکی باشدا؟ ئەیبینیان بەس هێشتا وەکو پێویست نییە بەڵام باشە. لە ماوەی ڕابردوو گلەیەوە دەکرا کە هیچ لاعیبێک لاعیبێکی کورد لە نێو متەخەبی عێراقدا نییە.
بەڕای تۆ هۆکار چیە ئێمە لاعیبی باشمان نییە لاعیبی لەو ئاستەمان نییان گرنجیان پێ نەدرایە هۆکارەکەی چیە كاكا بخوي او مدربان هناك منتخب ودبي مدرب بخوي منتخب الجزائري هناك مدربين يبري كاكا هو منتخبه احتمال منتخب بيت او مدرب بيتنا او ياري غانا زور ياري زاني زور باش بيت كتب تساوي يعني مستقبل يدرس مدربی لكن باشمان هەیە لە ئێستاکەدا لخولي كردستان بەڵێ مدرب كردي كان خومان زور باش مدرب كون باشترە راهنا كان خومان زور راهنا باش تدا يعني زول مولنا يعني سمير بابوتي فاز عباستي وانتي يعني راهنا زور باشين ئەو یاریە ئێستاکە تۆ بینەری یانی وا دەیبینی یاریەکی چۆنە لە ئاستێکی باشدایە لە ئاستی تومۆحی تۆدایە طبعا هو استوى تقريبا التسلسل دواونا بلام يعني باشا خراب نية يعني دبيني تقريبا قطنوا السبيه هذا الشان ڕۆڵی وەرزش لە چ ئاستێکدا ئێستا لە هەرێمی کوردستان هەست دەکەی وەرزش بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە من وەکو هاندێک یانێ وەشی برایەتی زۆر چاودێری هەموو یاریەکان دەکەم لە هەموو یاریگاکان تقریبان ئامادە دەبم وەکو پێویست نبینیم پێشکەوتن هەبی لە خولی تۆپناوەکانی کوردستان لەبەرەوەی هەندێک دەبینی هەندێک فەریقێ تەکتیکیە ساعەکەی ساعانیە و هەندێک فەریقەیە دەبینی بە مستەوای خۆی ناباتەوە بەڵ پشتی حەکەم دەباتەوە و پێشکەوتنێکی ئاهالی نبینم لە هاندەری و بەردەوام متابعی وەرزشەکانی کوردستان دەکەی وڵی زیاتر لەوانەیە لە 10 ساڵ زیاتر بێتن باشە لە چاو پێشووتر بەرەو پێش چووە یان بەرەو دواوە هات تۆ لە چ ئاستێکدا بەرەو دواوە هاتەوە لەبەرەوەی پێشتر هەر فەریقە کاسی دەبرد هەدای دەدرایێ تۆزە یارمەتیان دەدا لە ڕووی بژێوی ژیانی لۆ یاریزانەکان باش بوو و دەبوونە هەڵبژاردەی کوردستان دەچنەوە دەرەوەی هەڵبژاردەی کوردستان ینی نوێنەرایەتی کوردستانیان دەکرد ئەو چەند سال ئێستاکە هیچ شتێک نماوە ئێستا گەربێت ئەم فەریقەیە یەکەمیش بێت هیچ شتێکی بوون چیت هەر کاسێکی ددەنێ بە 56,000 دا ئەسواق سیروان دەکردنەوە تەنا کاسەکە هیچ شتێکە نییە یعنی پێ دوایە پژگیری یاریزانەکان ناکرێت بۆیە وەرزش بەرە و لاوازی چووە لایەنی دارایی هۆکاری یەکەمە لایەنی دارایی و ئەم سەبەبی لایەن دارایە بەزە من وەکو شخص خۆم تبینیم لە سەرچێت تۆ پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو ینی بەنەوە عینیە کە باس پێی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاونینە بۆ ئەو پۆستانە داناینە هەر کەسە فەرمیەچێت تۆ پێ کوردستان نازم چەند سارا لە بیرم نیێنم 20 سارە 15 سارە هەر ئەو سەرۆ چێت تۆ پێ کوردستان وەکووە برێت تاپۆ کراوی لەسەری بەرەو پێشوونیش تێدانە هیچ بەرە پێشبوونێکی پلانێکی دیاریکراویان هەیە ڕۆژانە هەز دەکەی پلانیانە بۆ بەرەو پێشبردننی یاریزانانی کورد و بەناوبانکردنی یاریزانانی کورد ینی معقولە لەوانەیە تۆ زانیاری زیاترە هەبێ منتخەبی عێراق ئەم جارەکە خولەی ڕابردوو هیچ لاعیبێکی کوردی پێ تێدانە بوو هیچ یاریزانێکی کوردی تێدانە بوو بەڕای تۆ هۆکارەکەی چییە؟ دیسان بگەڕێنەوە ئەوەی کە لە کوردستان دیارە وەرزش بەرەو زعفی دەڕوا بەرەو ناچوون دەڕوا لە بەرەوەی پاڵپشتی یاریزانان ناکرێ ئەگە بێت پێ پاڵپشتی یاریزانان نەکرێتن توشە یاریزانەکانمان خۆیان کەسی چاکن کەسی لێ هاتوون بۆ نێو یاریگاکان ئەگەر بێت و گرنگیان پێ بدرێت دەتوانین یاریزانەکانمان تەنانەت بچێتە خولە ئاسیەکان و خولەکانی دەرەوەی ئاسیا و خولە ئۆروپیەکان ئەگەر بێت و گرنگی بۆ یاریزانانە بدرێت بەڵێ بێ ئێستا من چەند یاریزان هەیەدا ناسم هەموو یاریزانی زۆر ئازبەرزن یاریزانی زۆر باشن بەس لە ڕووی مادیەوە ئەم گلەیم لە یانەکانی شێ یانەکانیش بەڕاستی بۆن دەکا لەگەر یاریزان بە 20 ملیۆن 2 ملیۆن دەداتێ موچیان نادەنێ بیانی یاریزان ئەو نما برێ وەڵی بوویتە پیشەگەر ینی هیچ شتێکیانە ئەم زانیتم لە هەندە ینی ئەوانەی دەبین یەکێت تۆ پێ کوردستان دەڵێن وەڵی لەبەر خاتریەوەی گەنجەکانمان بێ ئیش نەبن دەوریەکەی دەکەینەوە گەنجێک بێ ئەوە ینی لە ڕووی وەرس بەرەو داڕوخان دەڕواشتە بەڕاستی ئێستا کە وەرزش چۆن نەبین ئێوەکو زۆر خراپدا دەیبینم لەبەرچی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە لە چاو ساڵانی پێشووتر هەز ناکەی
پێشتر باشتر بوو. بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی. هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە واستنین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە، هۆکاری تایفیشەیە، هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگێکی ئەو توی پێ نادرێت. وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێت پێ کوردستانی چالاکیەکانیان هیچ وەکو یعنی بۆ نەوەی نییە کە باس پێی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمی ئەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادیمیای خۆیان دەبەستن نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن. تۆکو هاندەرێک وەرزش لە کوردستان چۆن دەبینی وەرزش لە چ ئاستێکدایە بەڕای تۆ ئایا بەرەو پێشچوونی بەخۆی و بینیوە؟ ئەرێ وەڵا ئێستا بەڕێی من ئەو سارەکە لە بابرێن لە سارانی ڕابردوو زۆر بەرەو پێشچووە زۆر باشتریش بووە. من یەک بەخۆم دەزانی لاعیبی دەناسم یاریزانی دەناسم بۆندی لە قەتەر ڕالۆهاتیە لە قەتەر بۆندی لۆهاتیە یانە کوردیانەش بووە؟ بەڕێبەر یانە کوردیانەش بووە کوردیش بووە لەوانێ ئێستا ناوەکەی برێن بزان بەس بە ئەوابیت باشە تا چەند ئەو یاریزانانە پێت وایە گرنگیان پێ بدەیت لە داهاتوو شوێنی خۆیان دەکەنەوە لە ینی متخەباسەکان وە تەنانەت ئۆروپیەکانیش گرنگی بە خۆیان بدەیان گرنگیان پێ بدرێت کوردیش لاعیبی دەبێ یاریزانی دەبێت لەم شوێنانە بە تاکید هەموو نەفەرەک یعنی ئەو توانایە هەیە کە ئێستاکە ئەگەر تەمرین و یانیشتی باش و دەڕیبی باش هەبیتن ئەو یاریزانانە دەتوان لە خولەکانی ئاسیا و تەنانەت ئەوروپاش گەمەی بکەن یاریزانمان دیتە لە خولی ئەوروپاش گەمەی کردیا عێراقیش بووە لە خولی ئەوروپا لە گەمەکانی ڕابردوو لە متەخەبی عێراقکە لە ماوەی ڕابردوو یاری هەبوو سیرمان کریز لاعیبێکی کوردی تێدانە بەڕای تۆ هۆکار چ بوو ئایا یاریزانانی کورد گرنگیان پێ نادرێن ڕەوشە سیاسەکەەوە کرد کە هیچ یاریزانێکی تێدا نەبێت طبعا ڕەوشە سیاسەکەەوە دەکەکەەوە گرنگی بۆ یاریزانە کوردانە نەدرێ ئەگەنە لە کوردستانی خۆمان لێکوانە لەو شارە کوردیانە یاریزان هەیە لە زۆر ئەو یاریزانە باشترە کە لە خولی ئاسیا بابرێن لە کاسی ئاسیا گەمەیان دەکرد لە عێراق بوون زۆر باشتریشم بەس ڕەوشە سیاسیەکە و ئەوە لە بە هەندێکە گرنگیان پێ نادرێت ساحەکان و شاحەکان لە ئاستێکدان یاریگاکان بۆ یاریزانە زۆر خراپە ئێستا تەماشا ئێستا کە دیار ئەو ساحینە ینی بۆ برادرانەشم وتم ئەرێ ئەوە خۆرەیان فریزە و ساحەیە ینی زۆر خراپە چەند ساحەک نەبیتن کە ئەوانیش بابرێن کەسێک برندەکانی سیاسیەکانە ساحەکە باشە ئەگەرنا وڵی زۆر خراپە. وەرزش ئێستا کە لە کوردستان بەڕای تۆ لە چ ئاستێکدایە؟ وڵای لەو ئاستە خۆی دانیەوە چی پاشتە ئەنی پێشتر باشتر بوو؟ پێشتر باشتر بە سایت باشتر نییە. چەند ساڵە بینەری وەرزشی و متابعی وەرزش؟ منە منداریوە تەماشا تۆپانی دەکەم. پێشتر باشتر بوو وەرزش تام و چێژی زیاترە و یان ئێستاکە؟ وەڵا پێشتر 2000 بەڕای تۆ؟ وەڵا قەیرانە پارە نییە کاریگەری لە وەرزجوانانیش کردووە؟ لە هەمووی کردووە. تۆ وەرزش لە چ ئاستێک دەبینی؟ وڵا سفر لە کوردستان گوێ لەبەرچی؟ بۆ پارە ێستا برزنی ئەو کات کە خولی عێراق دەڕۆشتە من هەموو معدل لە دیار گەمی هەولێر بووم ئێسان کا ئەوە هەولێر لە خولی عێراق گەمی دەکە ناچم هیچ زۆق نەسن مایە لەبەرچی یاریەکان ئەو تام و چێژیان نمایە ئەو مستەوایان نما لە هیچ مستەوای نمایە لە خۆش نمایە یاریەکان وایە هۆکارەکەی بەڕای تۆ بەس قەیرانی دارایان یاریزانان مەشکەمتر گرنگی بەخۆیانە دەن و شوێنەکان وەکو پێویستنی وەکو یاریگاکان بەڕای تۆ تەنها هۆکار قەیرانی داراییە؟ ناو لە یاریگایەکان شتان هەموو ئەتیمان بە عارب دەدەن دەینن بە 10 میلیۆن 15 میلیۆن سیوانە ئەدیلۆ کوردەکانی خۆمان نینە وایە قەیرانی دارای شە ساسە. وەرزش ئێستا کە لە کوردستان چۆن دەبینی وەکو خۆت هەست دەکەی بەرەو پێش چووە؟ وەکو خۆم بەڵام مام ناوەندە بەڵام بەنزە تۆی پێکەوە ئیتحادیە تۆی پێی کوردستان نەیەشتۆ خولەکان بۆ ئەوە مای دەست خۆشیە بەڵام هەرچەند کەم و کوڕی هەیە خولەکان زۆر جاری وایە بەسەریع بە تایبەتی خولی پلە دوو لەگەڵ پلە سێکانەوە کە جاران هەبوو ئەوە بە دوو دۆڕان چەندە کۆی ئامادەکە بە یەک یاریە بە دوو یارسێ دەرەوە بەڕاستی بۆ یاریکەر گوناحە ماوەی زۆر خۆی ئامادەکە هەم زەرەی نادێکشی تیاوانە بەڵام یاریەکانی کە بەعام بەڕاستی هەموو لە ئاسی سزبوون هەیە زۆر کەمە بالە لە بەستە نایە بەکرێوی نایە بەست ئاسی عێراق سەلاسی کوردستانەوە چەندێکە نەکراوەوانە یاریەکانی کەش فەردیەکانەوەوانە بەڕاستی ئەویش هەر کەم بۆتەوانە
بەعام بڵێن ڕاضەیەشتا لە چاو نەگەشتەوە ئەوەی کە تموحی ئێمە بێ خۆ چەند ساڵە بینەری یاریەکانی وەهاندەری و بەردەوام سەیری یاریەکانەکەی نزیک چەند ساڵە من هەر خۆم ئەندامی ئیداری نادیەکەم متابعی خۆمان پلەیەکی نەو نادیکە تیایم ئێستا لە چاو پێشووتر یارییان وەرزش لە کوردستان بەرەو پێش شووە یان بەرەو دواوە هاتووە لە چاو پێشووتر بەڕێی من بەرەو دواوە هاتووە نەبەرەوەی بەڕاستی کارەکەی چییە؟ وڵای هۆکارەکەی ئەوە قەیرانی دارایی زۆرە وازح دیارە دارایی کێشێ بۆ وەرز جوانانیش دروست کردووە بۆ نادیەکان دروست کردووە بۆ اتحادەکان دروست کردووە خورد کە زۆر نەکرێتەوە یاریکەریش ناتوانە بەشداری کا ئاسی بەسکاتەوە هیوادارم ئەو قەرار نەمێنێ و ئەمێش بتوانین بتوڵەکان زیاد بکەن و یاریکەر ئاسی بەزێتەوە یاریزانانمان چۆنن یاریزانانمان لە چ ئاستێکدانە یاریزانانی کورد ئاخۆ چاوەڕێ ویان لێ دەکرێت گەرگرینگیان پێ بدرێت لە داهاتوو لە خولەکانی ئاسیا ڕۆڵی سەرەکیانە بێت بەڕێی من لە هەموو شارەکانی کوردستان یاریکەری باشەیە لە هەموو ئاستەکە کوڕیش و کچیش بەڵام بەڕاستی ئیحتیمامی پێ نادرێ جا خۆشیان کەم تەرخەمیان هەیە بەڕاستی زۆر ئەوەی کە ڕسمی فەیسبوک و ئەوەی لەگە فەیسبوکە خەریکەوەوانە ئەوەی خۆی عەرزەکەوە ئیحتیمام بە وەرزشەکەی نایە بەڵام بڵێن یاریزانمانە یاریزانی چاکمان هەیە خاڵە متابعی وەرزش هەیە تۆ متابعی وەرزشوانە بە تایبەتی کوردستانەکەی بەڵێ لە چ ئاستێک دابینی وەرزش لە کوردستان وەرزش لە کوردستاندا لە ئاستێکی زۆر بەرزانیە ئەویش هۆکاری هەیە هۆکارەکان هەم لایەنە عیلمیەکەی هەم لایەنە مادی و باگراوندە ڕاضیەکەی ئەوە هۆکارێکە بە بۆچوونی من وەرزش هێشتا نەگەشتۆتە چۆ ینی تۆ بکەی وەرزش لە کوردستانە بەڵام بەڵێ لە چاوەڕوانیەوە دانیە وەکو یاریزانان وەکو هاندەران بە تموحیەوە دانەوەی ئەو یاریانێک کاکرێ یاریەکان بە حەقەت لە ئاستێکی مامناوەندایە ینی نەوەڵا نەگەشتێتەوە ئاستەی کە بینەر تاموچێژێکی لێ ببینێ بە حەقەت تۆ ئێستاوە یاریێکی ممتازە ئەبینیت ئەو یاریە ینی ئەبواە زۆر جیاوازتر بواە لە خولی پلەیەک لە پلە دوو بەڵام باوەڕکە بڵێم فەرقێکی زۆر کەمە لە مابینی ممتاز و پلەیەکێکە هۆکارەکەی ئەوەیە بە حەقەت فترەی خۆ ئامادەکردن لە هەموو عالەمە فترەیەکی کەمە یان مانگێکە ئەم مانگە ئەبێتە ڕاحەیەکی ئیجابی بۆ فیرقەکە بەڵام لێرە ئەگەر ڕاهێنەرێک فیرقەیەک ئامادەکە 6 مانگ یاریزانەکە دانیشتەوە ئەبێ هەر خۆی ماندووکە لەوەی کە کێشی لاعیبەکەدا یاریزانەکەدا بەزێنێ بەمەش هۆکارە بە حەقەت سیرەکەم یاریزانە هیچ 2-3 ساڵ لەسەر یەک ئاستی بەردەوام نییە لە ئاستێکە نامێنێتەوە خۆتان زان جاری وای یاریزانێکی عالەمی 10 ساڵ منافەسەیەکە لە بۆ باشترین یاریزانی عالەم ینی 10 ساڵ لە یەک ئاستا ئەمێنێتەوە بەڵام لێرە لە کوردستانە هەر ساڵە و یاریزانێک سیرەکەی ئاستیدا ئەبەزێ و هۆکاری نەبوونی مەشق و ڕاهێنانێکی بەردەوام دروستبوونی ئیسابە و دوورکەوتنەوە لە یاریەکان ڕاهێنەران ڕۆڵی سەرەکیان هەیە بێگومان لە دروستکردنی یاریزان ڕاهێنەرانی کورد لە چ ئاستێکدانە ڕاهێنەرانی کورد بە بۆچوونی من هێشتا لە ڕووی عیلمیەوە پێم وایە هێشتا ماویانە گەشە بکەن و هۆکاریش هەیە ینی ئەوە نییە بڵێن بە حەقەت لە دواون ڕاستەوە ڕاهێنەرانی ئێمە هیچ فەرقێکی نییە لەگە ڕاهێنەرەکانی کە بەڵام هۆکاری شەیە بۆ ئەوەی ڕاهێنەرەکانی کوردنیان توانیەوە بگەنە و ئاستە و تەمەناکەم ئینشاڵڵا لە داهاتووە هەم ڕاهێنەر هەم یاریزانان بگەنە ئاستێکی زۆر باشتر و پیشاندانی ئاستی باشتر لە یاریکردندا ئینشاڵڵا زۆر سپاس بینەرانی خۆشەویست دیارە بەشێکی زۆری کە لەوانەی ئێستا دوانمان باز لەوە دەکەن وەرزش لە ئێستاکەدا ڕۆ و نزمیە واتە لە چاو پێشووتر یاریەکان تاموچێژێکی زیاتریان هەبوو و هاندەرێکی زیاتریش بۆ یاریەکان دادەنیش ئەویش چەند هۆکارێکیان باس کردیارە سەرەکیترین هۆکار بەوە دەگەڕێنەوە قەیرانی داراییە کە کاریگەری لە یاریزانان و یانەکان کردووە لەوەی کە یاری هەموو یاریزانێک خەریکی دوو پیشێ جگە لەوەی کە یاریزانە لەم لایەکی تر خەریکی بژێوی ژیانە کە بژێوی ژیان پێ بکە من هەل لە نێو هاندەران دەمێنمەوە و پەیانی زیاترتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن و لەگەڵمان بمێننەوە ئێستا کە وەرزش چۆن نەبین ئێوەکوێ زۆر خراپدا دەیبینم لەبەرچی هیچ بەرەو پێشونێکی بەخۆوە نەدیوە لە چاو ساڵانی پێشووتر هەز ناکەی پێشتر باشتر بوو بەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی هۆکارەکەی پێت وایە یاریزانانی من لە ئاستەنین یان هۆکاری تر هەیە هۆکار زۆرە هۆکاری تایفیشەیە هۆکاری ئەوە شێ لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگێکی ئەو توی پێ نادرێت وەکو شخص خۆم تێبینیم لە سەرچێتە پێ کوردستانی چالاکەکانیان هیچ وەکو ینی
بۆ نوعینیە کە باس پێی دەستخۆشیان لێ بکەی برێن وڵای کەسی چالاکن کەسی شیاو نینە بۆ ئەو پۆستانە ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمی ئەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادیمیای خۆیان دەبەستن نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن. وەرچی کوردستان ئێستا کە چۆن دەبینی لە چ ئاستێکدا بەڕایتەوە؟ لە ڕووی تەنزیماتەوە باشە کات شوێنەکەی دیارە بەراورد بە دەوری عراقی پێنجشەمان و جومعانە دەوری عراقی دیار نییە کاتەکەی دیارە ئەمڕۆ یاریتەیە سەرۆگەیانەکانیش نازان کە یاریان هەیە جارێ دەن ئەو متەخەب یاری هەیە ئەوە نازەم یادی یاد ئاینەکان باشە شوێنەکان گونجاوە بۆ یاریکردن تەواوی ساحەکان یاریەکان مام ناوەندە ئەو کوالێتێکی زۆر بەرزی نییە. باشە یاریزانەکان چۆنم بەڕای تۆ یاریزانە کوردەکان هیچیان تموحی ئەوەمان پێیان هەیە کە لە داهاتوو بم بە یاریزانە جیهانیەکان ئەوەندە گرنگیان پێ دەدرێت لەلایەن ڕاهێنەر و یانەکانیان کەم تەرخە من یعنی تاڕادە کەم تەرخە من ئەگەر زۆربەی یاریزانەکان لە نزیکەوە دەناسم زۆر نێرگەلە دەچێشن لە کافتریایەکان لە شەوان لە ئیسکان یعنی یاریزانەگە بێ گرنگی بەخۆی بدا دەبێ لە ڕووی لیاقە بەدەنیەوە ئەو شتانە لە ڕووی تەدریبەوە زۆر منەظەم بی وایە جۆرالی مدەڕیبەکەی یعنی ئەوەش مدەڕیبش لەو حالەتە کەم تەرخەمە تاڕادەک چونچە ئاستی توانای جەستەیان ئەگە دەوری عراقی فەرقی هەیە. باشە لە ماوەی ڕابردوو گلەیلەوە دەکرا کە هیچ یاریزانێکی کورد لە نێو متەخەبی عێراقدا نەبوو هۆکارەکەی پێت وایە یاریزانانی مە لە ئەوەستنینیان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە هۆکاری تایفیش هەیە هۆکاری ئەوە شەیە لە ڕووی ڕاگەاندنەوە گرنگیش ئەو توی پێ نادرێت چەند خەڵکێک مەقصد برایەتی و هندرە ئەمڕۆ یاریانە بە دوسێ دقەیەک یان لە ڕووی ڕاگەاندنەوە مدەڕیبەکانی دەوری عراقیش یاریزانەکان ناناسم بێن تەمەشا بکەن نەکو یاریزانی شەیە لە دەوری کوردستانیش یاریزانی زۆر چاکەیە. یعنی ڕاگەاندنەکان بەڕای تۆ کەم تەرخە من لە گەورەکردنی ئەو یانانەی نێو کوردستان کەم تەرخە من هەر لە هەواڵە وەرشەکان دەبینی هەموو هەواڵە وەرشەکە هەر هەموو خولی کوردستان دەخوێنێتەوە دەگاتە 5 دقە 6 دقە هەر ئەوەندەیە یعنی بەرنامەیەش تایبەت بە وەرزش نییە کەناڵیش تایبەت بە وەرزش نییە گرنگی تەواو بە خولی کوردستان بدا. ئەگەر گرنگی پێ بدرێ پێت وایە لە داهاتوو لە یاریزانی زۆر باشمان دەبێت لە ڕووی ئێستا باسم کرد لە ڕووی کات و شوێنەکەی دیارە ئەوە زۆر گونجاوە فەریقەکانیش باشە 14 فەریقە هەر فەریقیش دەتوانێت 2 یاریزانی محتەریف بێنێ بەس ئیمکانیاتی فەریقەکانیش ئەوە نییە عنی مسی بتوانێت یاریزان کەم تەرخەمی خولی کوردستان لەوەیە تو یەکەم بی ئاخیربی هەر یەکە لەبەوەی بەشداریش خولێکی دەرەوە ناکەی ئەوە هۆکارێکی سەرەکیە کە یاریزانی محتەریفیش لەو خولە یاری بکە هەر لە بەوە هۆکارەکەەوە دەبین ئەگەر خولی کوردستان بەشداری خولێکی دەرەوەی بکردبایە یاریزانیش تموعی زیاتر دەبوو خولەکە زیاتر بەرەو پێشەوە دەچێت. ڕۆڵی وەرزش ئێستا کە لە کوردستان چۆن دەبینی؟ بەڕێ بە شێوەیەکی گشتی ئاستی پێویستدان نیە بەعام ینی ساڵ بە ساڵ چۆن دەڵێ لە تەنەزولی لە پاشە کشەیە بە حکمی ئەوەی یانەکان نە پشت بە یارزانی مەقسەد ئەکادیمیای خۆیان دەبەستن نە مەقسەد یاریزانی باش پێ دەگەین بۆی برەو بەیانەکان بدەن و یانەکان لە ئاستەشی باڵادا بێتن و هەروە یاریگەکانیش وەکو پێویست نییە لەوەی یاریزان توانێت ڕاستەقینی خۆی پێشکەش بکاتن یعنی دەبین ئەم یاریگایە چەند ساڵە فریزەکەی وەکو پێویست نییە ینی نوێژەریش نەکراوەتەوە نەخێر ینی نوێژە نەکرێتەوە وەروە ئەگەر نوێژەنش نەکرێتەوە مەقسەد سناعیەکە بکرێتن باشتر ینی لەوەی باشە تۆ چەند ساڵە بینەری وەرزشیەوە بە تایبەت دیانە کوردیەکان یانەی کوردستان؟ وڵای من نزیکەی 8 ساڵ دەبێ ینی بزەبت هەزەکەی لە پاشە کشەدا یان لە بەرەو پێشووندایە بە تاکی لە پاشە کشەدا یعنی گە تەماشای ڕۆڵی بینەر بکەین بینەر چەند ساڵانی پێش ینی یاریگەکان پڕ دەبوو لە جەماوەر بە زۆر خۆش هاندەرداتە ناو یاریگەکان ینی بەس ئێستا یعنی ئەگە یاری لوتکە هەبێ لە بینی مەقسەد هەولێر و هەندێن ڕێژە شکەمی بینەر دێتە یاریگەکان ئەمەش بەهۆی ئەوەیە کانەکان لە ئاستی پێویستدانیە و یاریزانی نمونەیان تێدانێت لەوەی مەقسەد لە یانەکان یاری بکەن کێشەی یاریزانیمان هەیە ئێستا کە لە یاریزانمان هەیە کێشەی ڕاهێنەرمان هەیە یعنی ئەمە دەبینین لە کوردستان 4-5 ڕاهێنەرن یعنی تەبادلیان پێ دەکرێت لەویانێ دەست ئەویانێ لەویان دەست ئەویانەی ڕاهێنەرشمان پێ دروست ناکرێتن هەتا بە یاریزان ڕادەگاتن ئەمەش کێشە لە هەموو ینی بوارەکاندا هەیە یاریزانەکان پشتگیری ناکرێن بەڕای تۆ نانێرنە پێگە ئەکادیمیەکان وەکو لە ڕوویدارایی و پشتگیری ناکرێن بۆ یەکەم تەرخەمەنیان قوی بەدەنیان کەمە بەخوای یاریزان لە چەند ڕەهەندێک پێک دێ ینی لایانی بوونیەی لایانی زهنی هەروها لایانی سایکۆلۆژی یاریزان ئەمانە بەعام دەبی ئیشی لەسەر بکرێت ینی ستافەکە بیلۆی ئەو لاعیبە دروست بکاتن بەس بەعام لە کوردستان ئەو شتە نابینرێتن لاعب ینی
بەخۆی خۆی دروست دەکات یعنی کەسێک نییە و لعیبە دروست بکاتن چۆن چی بکەین بۆی دووبارە گرنگی بە یانەکانی کوردستان بدەینەوە دووبارە بە خولەکانی کوردستان دووبارە وەرزشوانی باش پێگرێت تۆ پێشنیاری چی دەکەیت؟ وڵای من بەهامەوە دەبێ ئیشی لەسەر بکرێت ینی پلانی لە بۆ دابدرێتن پلانەکەش دەبی حکومت پێ هەڵبستێتن ینی دروستکردی ئاکادمیا هینانی کەسانی بەخیبرە و ئەزمودار لەوەی یاریزانی باش و پێگەشتی دروست بکاتن ئەمەش کاتی دەوێتن هەروە پلانی دەوێتن ئەمەش نابێنم لە کوردستان بەعقات یعنی ئەمە فترەشی باشی دەوێتن لەوەی شتە دروست بکرێتن ئەگەر بێت و ینی کوردەکان گرنگی بە وەرزش بتەن بتوانن بەشێکی متەخەبی عێراق لاعبمان تێدا هەبی یاریزانمان تێدا بی بەشێکی باشی یاریزانەکانی هی ئێمە بن هۆکار چییە لەم کۆتایی کە گلەیەکی زۆر دەکرا لە متەخەبی عێراق هیچ یاریزانێکی کوردی تێدا نەبوو بەڕای تۆ هۆکارەکەی چی یاریزانی کورد گرنگی بەخۆی نادایان حکوومەت گرنگی بە یاریزانی کورد نادا هۆکارەکەی بەڕای تۆ بۆچی دەگەڕێنیتەوە بەخوای هۆکار زۆرە ینی یەک لە هۆکارانە ینی لاعبی کورد بەعام ینی تموعی گەورەی نییە ینی کاتێک دەگاتە ئاسەشی باڵا ینی چۆن دەڵێ هەست دەکە کە دە لە گەیشتمە قەناع مەقسەد نانی خۆم ینی گەیشتمە توانای خۆم ئیدی پەرە بەخۆی ناداتن هۆکاری تریش مەقسەد لایەن حکومەتە ینی ئێستا بۆ نمونە کەسێک ئەگەر ساڵەکە دابێت لە خۆلی کوردستان خەڵاتێکی باش ناکرێت لە لایەنی مادی و مەحنەوی چۆن دەڵێ سەفەرشی دەرێ پێ بکرێتن یان خەڵاتێکی باش پێ بدرێتن لەوەی ئێزانە بتە تموعەک لەوەی تەشجیع بێتن لە بۆ ساڵی دادات و ئاسی باشتر پێشکەش بکاتن یانەکانی کوردستان ئێستا وەرزش لە کوردستان چۆن دەبینی هەست دەکەی بەرەو پێشچوونی پێدا بەسەر ینی بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی و خەڵک گرنگی بە وەرزش دەدات بەخوای کاک سعدی قسەکانی جوان باس کرد پەرەی پێدەدەن بەس بە شێوەیەکی نازانستی ینی بەڕاستی لەگەڵ ڕێزم ئەم دەگەڕێنمەوە لۆ سەرۆگیانەکان ینی زەختەکی زۆر لە ڕایەنەر دەکەن بەس نەتیجە شەر نییە کاکە لەعیب تێبگەنی تیپێکی جوان لۆڕێک بێخی تیپێکی باش لۆڕێک بێخی ئەو سار نەتیجە نا ساڵێکتر هەر بە عەجەلە ئەو مدەڕیبە دوو گەمەی دۆڕان تەبادلی پێ دەکرێت لەگەم دەڕیبە شکا دەڕیبی نوێ پێ نەگەیە لاعبین گەنجی باش پێ نەگەیە لەبەر چییە زەخت لەسەر لاعیبەکانی قەدیم هەیە هەر ئەوان ینی لۆ نمونە ئێستا ئەو دویانەوە گەمەی دەکەن یانەی هندرێن و یانەی برایەتی ینی سار پاسات نابینی لە بینی هەردوولا ئەوە دەگەڕێتەوەی مجمەکان لەسەر گۆڵەکانەوە بەتەمای تۆمارکردنی گۆڵن بالفعل بەس تۆمارکردنی گۆل و بەرگریەکی بەهێز بکەن ئەو جەبا بە تۆپەچی وەچی برەی ئەڵڵا خوایی بی گۆل بی یان ئۆڤەرێک بی یان شتێک بیاگەنا بە شێوازێکی جوانی ئەوروپی یان شێوازێکی جوانی هەتا برین ئاسیاویش نییە ینی وەرزش کۆپانەی وەبزانە هەر تۆمارکردنی خاڵی لە تام و چێژە باشە لاعیبەکان لە چ ئاستێکدان یاریزانەکانی کورد لە چ ئاستێکدان هیچی وایە کت پێیانە تۆ کوتاکێک کورد لە داهاتوو بەرز ببنەوە بەرەو متەخەبەکانی عێراق و تەنانەت دەرەوەی ئاسیاش وەڵاهی ئینشاڵڵا بە پێچوانەی قسەکانی من دەبیتن ئەمن ئەوها هیوا گەژ نیمە لەبەرەوەی چکە دەبینم لاعیبەکانیش زەختی مدەریبیان لەسرە ینی هەر تۆپەکە ڕادەگرن شوت تۆپەکە ڕادەگرن شوت بەو عارەی نە زمور تام و چێژ لە یاریەکە دەکا نە ئاستی وەرزش بەرەو پێش دەڕوا ینی هیوادارم یانەکان بە خۆیان دابستنەوە یاریگای شیاو دروستکەن یاریگا جێی جەماوەرێکی زۆر بی و ئاستێکی جوان پێشکەن سرنجی جەماوە ڕاکێشن بەو عارەی یاریزان پێدەگا کاتی خۆی کە یانەکان گەمەیان دەکرد سێ چاریانە هەبوو لە هەولێر ئەو سێ چاریانە مستەیاش چاگی یاریزانی باش تامچێژێکی زۆر جەماوەرێکی زۆر ینی شعبیەکان پێشتر جەماوەری زیاتر بوو لە ئێستا فەرموو ئێستا بە هەمووی ئەوەندە جەماوەرەی لێە تیپەکانی مە یاریان دەکرد شعبی بوو دووەندەی لێ بوو جەماوەری لێ بوو ینی لەگەڵ ڕێزم لەبەرەوەیە حەزەکەی تام و چێژ لە ینی چۆن پێڵی گەمە کوردیەکان نەماوە ئەنی بۆیە جەماوەردانانی شت بالفعل ینی بەڕاستی قسەکە زۆر جوانە ینی تام و چێژی لێ ناکە ئێستا دەمەکە دەبینم شتەشی جوانم نەدیت دوو پاساتم نەدیت هەمووی دەگری و ئۆڤەر شوت خلاسکە کە لێ لێدا ئەو زەختە چیە لەسەر لاعیبی کاکە با گۆل بخۆی چیە زۆر احتیادیە چێ بەرپرسە لەوەی کە ئەو زەختانە لەسەر لاعیبیە وڵا بە دەرەجەیەک ڕێزنادی دوای ڕاهێنەرەکان ڕێزنادی زەخت لە ڕاهێنەر دەکا نەتیجەم دەوێت ڕاهێنەریش زەخت لە لاعیبی دەکە گۆل نەخۆین با گەمەکە بەو نەتیجەی تەواوبی هەموو گەمەکان یەک بە هیچ و هیچ بە هیچ و ینی گەمە هەیە سێ گۆل چاگۆل لێ دەکرێت دەستخۆشی لێ ناوی یەک دویان یانە ناینم ئەو یەک دویانەیە ئەتیمان بەڕاستی گەمەی جوانە و ئەتیمان بە پاسات و بەو شتانە دەدا دەست خۆش بێ هیوای نێمە
دووبارە یانەکانی کوردی تاموچێژی خۆیان بۆ بگەڕێتەوە و زیاتر گرنگیان پێ بدرێت. بالفعل کامە ئەو قسانە دەکەین بڕاستی لە خەمخۆریمانە ئەگە ناخۆ وڵاتی خۆمانە شاری خۆمانە هەموو براو کەسی ئێمەنەوە تۆپانە دەکەن بە سیوادارم بە خۆدا بستنەوە بەڕێز بەخێر بینێران و بیسەرانی خۆشەویست گوێبستی بوون پەیامی هاندەرانی نێو یاریەکانی شاری هەولێر بوو کە باسییان لە ڕۆڵی وەرزش کرد لە ئێستای هەرێمی کوردستان دیارە بەشێکی زۆری ئەوان ئاماژەیان بەوەدا کە وەرزش لە چاو پێشووتر ئاستەکەی زۆر دابەسیوە کۆمەڵە هۆکاریان باس کرد یەکێک لە هۆکارەکان کە قەیرانی دارایی بوو بە هۆکاری سەرەکیدا دەرێن قەیرانی دارایی ڕۆڵێکی سەرەکیە وا لەسەر وەرزش و وای کردووە وەرزشوانان کەمتر گرنگی بە وەرزش بدەن هەموو وەرزشوانێک جگەلەوەی لە ئەرکێکی هەیە کە وەرزەکەیت و یاریگاکەیەتی لە دەرەوە خەریکی پیاکردی بژێوی ژیانی خۆیەتی ئەو ژوای لێ کردووە ئاستی دابەزێت دیاری یاریگاکانیش کە بەشێکی ئاماژیان پێدەوە یاریگای لە دوای منیش دەیبێنە بێگومان گونجاو نییە بۆ یاریکردن بۆ ئەمانە هەموو هۆکاریەوەن کە وەرزش دابەزێ لە هەرێمی کوردستان ئەزیزانم ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە دیدەنیەوە شاد دەمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و متەڵیب خۆشەوی کامێرەمانتان لێبێ تاڵقەیەکی تر بە دینەتان شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ